26مین پیشانگای نێودەوڵەتی نەوت و گاز و پاڵاوتن لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران کرایەوە. پیشانگای نەوت و گازی تاران کە بە گەورەترین پیشانگای ئێران و لە هەمان کاتدا گەورەترین پیشانگای بواری نەوت و گازی خۆرهەڵاتی ناوەڕاست ئەناسرێت، لە خولی 26می خۆیدا توانیویەتی بۆ ماوەی 4 ڕۆژ 1200 کۆمپانیای ناوخۆیی و 44 کۆمپانیای نێودەوڵەتی لە 11 وڵاتەوە کۆبکاتەوە. لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی گەمارۆکان و هەروەها بارودۆخی تایبەت بە کۆرۆناوە پیشانگای نەوت و گاز وەکو هەموو پیشانگاکانی دیکە کەمتر بایەخی پێدرا، بەڵام ئەمساڵ پیشانگاکە دیسان گڕوتینی بۆ گەڕاوەتەوە و چالاکانی ئەم بوارەش پێیان وایە دەرفەتێکی زێڕینە بۆ ئاگاداربوون لە دوایین پێشکەوتنەکان لەم بوارەدا. بزرگترین نمایشگاه ایران توی زمینه نفت و گاز هست. ڕاستیدان پێشانگایە وەکو گەورەترین پێشانگای نەوت و گاز لە ئاز ناوچەکەدا ژمارەیەکی زۆر کۆمپانیا کۆکاتەوە و لە هەمان کاتدا ژمارەیەکی زۆری سەردانیەکەن. ئەمەش لە ڕووی ناساندنی تەکنۆلۆژیا و بەرهەمی نوێوە زۆر گرنگە. ئێران لە ڕووی کۆی یەدەکی نەوت و گازەوە خاوەن پلەی یەکەمە لە ئاست جیهاندا. لە ساڵانی ڕابردووشدا ئێران هەوڵی داوە لە بواری تەکنۆلۆژیای نەوت و گازدا پشت بە تواناکانی خۆی ببەستێت و پێشکەوتنی باشیشی لەم بوارانەدا تۆمار کردووە. بەشداربووانی پیشانگای نەوت و گاز پێیان وایە ئەم پیشانگایە باشترین هەل ئەڕەخسێنێت بۆ سوودبینین لە تواناکانی ناوخۆ و پشتبەستن بە بەرهەمە ناوخۆییەکان. 30 سال پیش اعتقاد نداشتیم به ساخت داخل. ما تمام کالاها رو از خارج وارد میکردیم. 3 ساڵ پێش ئێستا هیچ بڕوامان بە بەرهەمی ناوخۆیی نەبووە و هەموو شتێکمان هاوردا کرد. بەڵام لەم 3 ساڵەی ڕابردوو لەم پێشانگایە بە نیشاندانی بەرهەمە ناوخۆیەکان خاوەنکارەکان مانگەیاندا ئەو بڕوایی کە ئێمە بەرهەمی باشی ناوخۆیمان لە بواری نەوت و گازدا هەیە. بڕوابەخۆبوون و بەکارهێنانی تەکنەلۆژیای ناوخۆیی گەورەترین دەستکەوتی ئەم پێشانگایە. خودی ئێمە چەندین بەرهەممان هەیە کە بۆ یەکەم جارە لە ناوخۆی ئێران بەرهەم هاتووە. یعنی ما دنبال این هستیم که آقایون بپذیرن که ما میتونیم انجام بدیم. لە ڕۆژانێکا کە باسی ڕێکەوتنی ئەتۆمی و هەڵگرتنی گەمار و ئابوووریەکان لە هەمیشە گەرمترە، بەڕێوەچوونی 26مین پیشانگای نێودەوڵەتی نەوت و گاز بە ئامادەبوونی زیاتر لە 40 کۆمپانیای نێودەوڵەتی هیوابەخش بووە بۆ چالاکانی ئابووری و پێیان وایە ئەمە ئەتوانێت دەرفەتێکی باش بێت بۆ گەڕانەوەی ئێران بۆ بازاڕە جیهانیەکان. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.